لە هەر زەمینە و زەمانەیەکدا بنەمای دادگەری هەوێنی سەقامگیری و گەشەی کۆمەلگاکانە. چاقی قورسایی پەیامی گشت چاکەخوازانی مێژووی مرۆڤایەتی بەرپاکردنی دادگەری و ڕەتکردنەوەی ستەمکاری بووە لەسەر مرۆڤەکان، چونکە بەبێ بوونی ژینگەیەکی لەباری ئازادی و دادگەری مرۆڤ ناتوانێت بە شێوەیەکی سروشتی بژی و گەشە بکات. پەیامی گشت پێغەمبەران درود و سڵاوی خۆیان لێبێت دژایەتی ستەمکاری و لادانی چەوسانەوە لەسەر مرۆڤەکان و چەسپاندنی دادگەری بووە لە نێوانیاندا. بە تایبەتی پێغەمبەری ئیسلام درود و سڵاوی خۆی لێبێت خۆی گەورە لەگەڵ ئەوەی فەرمانی پێدەکات کە تەنیا وەکو ڕەحمەت بۆ هەمووان نێراوە و بەها و ڕەوشتە بەرزەکان کاڵای باڵایەتی لە هەمان کاتدا کۆت و بەندەکانیان لەسەر هەڵدەگرێت. بەڵام کاتێ باسی ئازادی و بیرروباوەڕ دەکات دەفەرمێت ئەوەی دەیەوێت باوەڕ بهێنێت و ئەوەی دەیەوێت بێ باوەڕ بێت ئازادە. یان دەفەرمێت زۆرم لێ لە دیندا نییە، هەر بۆیەش دوو ڕووەکان بێزراون، چونکە مرۆڤەکان سەرپشک کراون لە باوەڕ و بێباوەڕیدا، بەڵام هەرگیز سەرپشک نەکراون لە نێوان دادگەری و ستەمدا و ڕێگەی ستەم بگرنەبەر. بۆیان مەسەلەی ستەم بە هەموو جۆرەکانیەوە چ سیاسی یان ئابووری یان کۆمەڵایەتی بێت ڕەتکراوەتەوە و فەرمان بە مرۆڤی موسڵمان کراوە لە پێناوی لادانیدا تێکۆشان بکات. بۆیە بنەمای دادگەری لای کۆمەڵی دادگەری کوردستان استراتیژە و لە پێناویدا هەموو توانای دەخاتە کار. لە بەرنامەی هەڵبژاردندا تەوەرێکی سربەخۆی بۆ داناوە و جەختی لەسەر دەکاتەوە. لەوانە دیاریکردنی ڕێژەیەکی گونجاو بۆ هەر تاکێکی عراقی لە داهاتی نەوت کە لە دوای ساڵی 2003 تا ئەمڕۆ بودجەی وڵات زیاتر بووە لە 2 تریلیۆن دۆلار، بەڵام نە خزمەتگوزاریەکان دیارن و نە هاوڵاتیان لەو بودجە زەبەلاحە بەهرەمەند بوون. دادگەریەکی تر لە ڕێکخستنەوەی سوپای عێراقدایە لەسەر بنەمای نیشتیمانی و دوورکەوتنەوە لە بنەمای تایفی، ئەوەش بە ڕەچاوکردنی مافەکانی پێشمەرگە لە چوارچێوەی دەستوری عێراقدا. لە بیرمان نەچێت دەسەڵاتدارانی هەرێم بەبێ چەسپاندنی مافی پێشمەرگە دەنگیان بەو یاسایەدا کە میلیشیاکانی حەشدی شعبی کردە بەشێک لە هێزە چەکدارەکانی عێراق کە هەر ئەو هێزانن تا ئێستاش مەترسین لەسەر ئاسایشی کوردستان. دادگەری لەوەدایە کە پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا بە شێوەیەکی یاسایی و بە بەردەوامی جێگیر بکرێت. لەگەڵ ڕەچاوکردنی دادگەری لە موچە و چاوخشاندنەوە بە یاساکان و گشت ئاستەکاندا، ئەوەش لە پێناوی باشکردنی ئاستی بژێوی و گوزەرانی فەرمانبەران و پێشخستنی پرۆگرامەکانی خوێندن و نوێکردنەوەیان بە تەکنەلۆجیا و فێرکردنی سەردەم. دادگەری لەوەدا دەچەسپێت کە دادگاکان و لە سەروی ئەوانیشەوە هەموو دەستگای دادوەری سربەخۆیی تەواویان هەبێت لە بڕیاردان و جێبەجێکردنی دەستور و یاساکاندا، واتە پێویستە دوور بخرێنەوە لە هەژمونی حیزبی و تایفی کە لە ڕاستیدا دەستگای دادوەری لە ئێستای عێراق و هەرێمی کوردستاندا بە خراپترین قۆناغدا گوزەر دەکات و زۆربەی بڕیارەکانی کەوتونەتە ژێر پرسیاری دەستگا نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و راپۆرتە خولی و ساڵانیەکانیان. ئەوە جگە لەوەی هاوڵاتیان متمانیان بەو دەستگایە زۆر لاواز بووە، بۆیە کاندیدانی لیستی کۆمەڵی دادگەری بە ئەرکی خۆیانی دەزانن کار بۆ چەسپاندنی دادگەری بکەن، چونکە بەبێ ئەوە هەر بەرنمەیەکی چاکسازی جێبەجێکردنی مەحاڵە.